دادگای فیدراڵی سێ سکاڵا دژی هەرێم تاوتوێ دەکات. هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ڤیب لە هەولێر دەستی پێکرد. هۆکاری گرانبوونی ماسی ئاشکراکرا. سلااوان لەبێ سمەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. ئەمڕۆ دادگای فیدراڵی دوو دۆسیە تاوتوێ دەکات کە پەیوەستن بە هەرێمەوە بە گوێرەی خشتەی دانیشتنەکانی دادگای فیدراڵی عێراق سکاڵای وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق تاوتوێ دەکرێت کە لەسەر هەرێکە لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان تۆمارکراوە لە بارەی داخستنی کەمپی ئاوارەکان و گەڕانەوەیان. هاوکات دادگاکە تاوتوێی سکاڵایەکی تر دەکات کە لەسەر سەرۆکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تۆمارکراوە. بابەتی سکاڵاکەش تایبەتە بە بڕیاردان بە نادەستوری بوونی یاسای ڕێگریکردن و لابردنی زیادەڕەویەکانی سەرزەویە میریەکان لە هەرێمی کوردستان. چاودێری بازرگانی هەولێر ڕایگەیان شەوی ڕابردوو دەست بەسەر 17,000 ڤەیپ و جگەرەی ئەلکترۆنی داگیراوە. 7,000 تامی نێرگەلە دەستی بەسەر داگیراوە. چاودێری بازرگانی هەولێر دەشڵەت لە ئەنجامدا 4 شوێن داخراوە و دەشڵەت. ئەوانەشی پابەند نەبوونە پسوڵەی سەرپێچیان بۆکرا بۆ ئەوەی ڕێکاری یاساییان لەگەڵ بگیرێتە بەر. بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتوکاڵ ڕایگەیان هۆکاری گرانی ماسی پەیوەستە بەوەی نەگەیشتۆتە وەرزی پێگەیشتنی بەرهەمی ماسی ناوخۆ. بەڕێوەبەری سامانی ماسی دەشڵێت دوای مانگیدا بەرهەمی ماسی ناوخۆ پێدەگات. ئەو کات نرخی ماسی دادەبەزێت. هۆکارێکی دیکەی گرانبوونی ماسی دەگەڕێتەوە بۆ تێکدانی حوزەکانی داقۆق لە لایەن بەغداوە بەهۆی زیادەڕەویەوە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.